خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامەکەماندا بابەتێکی گرنگی تەندروستی دەوروژێنین. هەموو جارێک منەڵم ئێمە بۆ بینەرانی پەیامی ڕۆژ هەموو جارێک وەکوڵی سوپرایزێکمان پێیە لە بواری تەندروستیە، چونکە ئێستا بینەرێک بیسەرێک کە بە دیار بەرنامەکەی ئێمەوەیە ئەگە بێ بچێت تەنانەت بۆ خەستەخانە خێرخوازیەکانیش لانی کەم جگەل لە کرێت تەکسی و هات و چوانە بێت 3000 پسۆڵی پزیشک بۆ بڕێیان چێ بۆ عیادەی کلینیکی تایبەت 15,000 ببڕێ. بەڵام بە سوپاسەوە کێمە سوپاسی دکتۆرە بەڕێزەکانەکەین ئەوان دێنێ ئێرە و ئێمە هەرچی پرسیاری ئێوەش و خۆشمانە لە دکتۆرەکانەکەین ئێوە وەڵام وەرگن. ئێمە ئەمڕۆ باس لە بابەتێکی گرنگەکەی نەویش گورچیلەیە. بەردی گورچیلە چۆن دروستە بێ، هۆکارەکانی چارەسەریەکانی و چۆن ئەم ئەندامە گرنگی جەستەمان بپارێزین. ئەم بابەتە شرۆڤاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سامان ئەنوەر، پسپۆری نەشتەرگەری گورچیلە و کۆئەندامی میز و نەزۆکی پیاوان. سوپاس کاکتۆر، بەخێر بیت. زۆر بەخێر بێ کاکتۆر، سەرچاومان. جارە با لەوە دەست پێ بکەین بزانین گرنگی گورچیلە چییە لە جەستەی مرۆڤ؟ یان ئەگەر کەسێک گورچیلەی گرفتی تەندروستی بۆ دروست بێ یان سست بێ لەگەڵ کەسێکا کە گورچیلەیەکی مەزبوط و ڕێک و پێکی هەیە چ جیاوازی هەیە؟ بەڵێ، زۆر سوپاس بۆ میوانداریەکەتان. سەبارەت بە کارەکانی یا وەزیفەکانی گورچیلە، دیارە گورچیلە ئەندامێکی زۆر گرنگی لەشی مرۆڤەوە. گرنگترین کار و کردداری ئەوەیە کەوا بەڵانسی شلەمەنیەکانی گیان، بەڵانسی خێیەکان کە لە گیانایە و لە ڕێی پاڵاوتنی خێ با بڵێن پاڵاوتنی خوێن بۆ پاکردنەوەی لەو ئاوا لەو شلەمەنیانەیە لەو خەیانەی کە زیادن و لە بەهۆی کردە چالاکیەکانی زیندە چالاکیەکانی لە شەوە دروست بووە تێکەڵی ئەکاوە مادەی با بڵێن یاخود بە شێوەی میز دروستە بێ و دەرەچێت لە لەش. طبعاً چالاکی تریشی هەیە کە گرنگن ئەوانیش. یەکێ لەوانە کە پاراستنی بەڵانسی ترشی و تفتی خوێن کە پێڵین pH کە ئەمەش زۆر گرنگە لە مارجنێکی زۆر کەمان لە ترش و تفتێکی زۆر زۆر تایبەتە خوێن ئەبێ بمێنێتەوە بۆی پرۆتینەکان دانشچێن بتوانن چالاکیەکانیان بکەن. ئەمە ژێکێکە لە کردارە گرنگەکانی گورچیلەکان. یەکێکی تر لەوانە ئەوەیە کە ڤیتامین دی کە دروستە بێ لە ژێر پێست بە چەند قۆناغێکە ئەڕوا بۆ چالاکردنی. یەکێ لەوە قۆناغانە لە گورچیلەیە ڕوەدا و ئەو کەسانی کەوا گورچیلەیان سستە کێشەی ڤیتامین دی و بەڵانسی کۆک کالسیۆم و خۆتان جەنابتان ئەزان پەیوەندی بە کردداری کالسیۆمەوەیە. وە کرددارێکی تریش کە زۆر گرنگە ئەویش ڕژاندن یا دەرهێنانی مادەیەک کە با بڵێن محەفیزە یان هانی مۆخی خوێنەدا بۆ دروستکردنی خوێن. هەر بۆیە ئەو کەسانی کەوا گورچیلەیان سستە خوێنیان کەمە بێ لە بەرەوەی ئەو مادەیە کەمە بێ لە لەشیان. هەر پێویست بە گورچیلە بۆ هەمیشە بەردەوام ینی ڕێنماییمان نەکرێت کە ئاو زۆر بخۆینەوە بۆ گورچیلە. بەڵێ، دیارە وەکووتمان بەڵانسی ئاو و خێیەکان کە گورچیلە هەڵسێ بە پاڵاوتنی خوێن بۆ پاکردنەوەی لە ئاو و خێیەکان شتێ دروستە بێ پێی ئەڵین میز. ئەمیزە بریتە لە ئاو کۆمەڵە بابەتێکی کەم لە پرۆتین و زۆربەی خێ. ئەم لە ڕێ پرسیاری جەناب توانین بچینە ناو بابەتەکەمان کە بەردی گورچیلەیە. خۆی بەڵانسێک هەیە. ئەم میزەی کە دروست دەکرێ میزێکی خستە واتە شلەیەکی خستە، ڕێژەیەکی خێی زۆری تایە. ئەم بەڵانسی ڕێژەی ئاوەکە بۆ خێیەکە زۆر گرنگە لە بەرەوەی دروستکردنی بەرد لە بەهۆی نیشتنی ئەم خەیانەوە ئەبێ و پێکەوەلەکانیان و لە کۆتایە لە ئەنجامە ئەبێ بە با بڵێن بابەتێکی فیزیکی کە پێڵێن بەردی گورچیلە. واتە بەردی گورچیلە ئەو خەیانن کە لە میزا هەیە بە چەند هۆکارێک ئەم بەردە دروستە بێ یاخود ڕێژەی ئاوەکە کەم کەینەوە خستی ئەو مادەیە ئەو میزە زۆر ئەبێت. ئەمە ژوا ئەکا بینیشە بە ئاسانتر. بۆیە ڕێژەی ئاو دائیمەن ئێمە باسیەکەین کەوا ڕێژەی ئاو بەرزکەینەوە ئەو میزەی دروستیەکە باید خۆت گورچیلە ئەی پاڵێوێ ڕوونتر بێ، خستیەکەی کەمتر بێت، چڕیەکەی کەمتر بێ بۆی کەمتر بینیشە. بە هەمان شێوە لە لایەکی ترەوە ئەگەر خێیەکان زۆر بن، ئەگەر ئێمە ئاویش بخۆین بەڵام خێیەکانی جەستەمان یا خۆیەکانی کە لە ناو میزەکەیە زۆر بێ ئەمە میزێکی زۆر خست دروستەکە. بە هەمان شێوە لەوانەیە بێتە هۆی نیشتن و پێکەوەلەکانی ئەم خێیانە.
لە با بڵین ئەگەر وەکو حاڵەتی سێیەم ئەگەر تۆ ئاویش زۆرە خۆی و خوێش کەم ئەخۆی یاخود ڕێژەی خوێیەکە شت ئاسانە بەڵام هەر بەردروستەکەی ئەویش هۆکاری تری هەیە یەکێ لە هۆکارەکان ئەوەیە کە خۆی گورچیلە هەندێ مەواد هەندێ مادەی کیمیاوی ڕژێ لە ناو میزەکە بۆ ئەوەی کەمترین پێکەوەلەکانی ئەو خەیانە دروست بێت هەندێک کەس ئەو مادەیە لە جیانیان نییە یا زۆر کەمەوە تا ڕێژەی ئاوەکە ڕێژەی خوێیەکە و ئەو مادانەی کەوانایاڵن ئەم خەرکردنە پێکەوە بلچێن هەمووی بەیەکەوە یاریە گەمەیەکەکەن لە کۆتایە بۆ ئەوەی بەردروست نەبێ و ئەم حاڵەتەش با بڵێن هەرە سەهێنێ لەو کەسانی کەوا بەردروستەکە گورچیلەکان کاکتۆر پێشێک بینە سەر بەوردی لەسەر بەرد قسە بکەین با لەسەر گورچیلە بینەوە هەیە بە زگماکی یەک گورچیلەی هەیە یان بەهۆی نەشتەرگەریەکەوە گورچیلەیەکی لە دەست ئەدا بۆ نمونە یا بەهۆی ڕووداوێک و بە هەر بابەتێکەوە بێ مرۆڤ ئەتوانێت بە یەک گورچیلە ژیانێکی ئاسایی بەڕێبکە یان باڵانسی تێگەچێ پرسیارەکە زۆر جوانە ئەو کەسانی کەوا بە یەک گورچیلە لەدایکە بن یاخود دوو گورچیلی هەیە و گورچیلەیەکیان پوکاوەتەوە زۆر بچووکە ئەوەشمان هەیە هەر لەگەڵ گەشەکردنیە ئەو گورچیلەیە لەبەرەوەی چالاکیێکی زیاتری ئەکەوێتە سەر جهدێکی زیاتری ئەکەوێتە سەر گەشەیەکی باشتری ئەبێەوە ئەو کەسانە گورچیلیان گەورەترە لە گورچیلەیەکی ئاسایی لە کەس مرۆڤێکی ئاسایی کە دوو گورچیلەی هەیە واتە زۆر بە ئاسایی ئەتوانێت بژی هیچ کێشەیەکی نییە سەبارەت بە یەکێک کە گورچیلەی لە دەستبایە بەهۆی نەخۆشیەوە بەهۆی نەشتەرگەریەوە بەهۆی بەخشینەوە بەهۆی بەرکەوتنیەکەوە ئەمانە بە تەکید تا ڕادەیەک زەرێک ئەگا بە گورچیلەکانیان لەبەرەوەی حاڵەتێ دروستە بێ کە لە پڕا لە کوتوپڕا هەموو زەخت و کردداری گورچیلەکان ئەکەوێتە سەر یەکلا ئەمەش وە ئەکا هەندێک زەرێکی کەمکا و گورچیلێ ڕێژەیەکی زۆر کەمە ئەگەر گورچیلەکە لە ئەساسە ساغ بێت نەخۆش نەبێت ژیانی زۆر زۆر ئاساییە بێتەوە لە سەرتاوە کوتم هەندێک فشارەکەوێتە سەر گورچیلەکانە بێ نەخۆشەکە ئاگای لە خۆی بێ پاش ئەوە زۆر بە ئاسایی وەکو هەموو کەسێکی تر ئەتوانێت ژیانی زۆر باشەکان دیتۆیان سەبارەت بە بەردی گورچیلە کەمێک ئاماژت پێکرد کە ئەو ڕێژی ئەو ئەوانە هۆکاری دیکە هەیە کە بێتەوە هۆکاری بەردی گورچیلە بەڵێ هۆکاری تر زۆر زۆرە بێجگە لەم بەڵانسەی کە باسمان کرد هەندێک نەخۆشی هەیە زیاتر وات لێ ئەکا دووچاری بەردی گورچیلە بیتەوە ئایا ئەم نەخۆشیێت تەسیل لە ترشی و تفتی میزەکە تەسیل لە ڕێژەی ئاوەکە تەسیل لەو جۆرە خۆیان خۆیانە ئەکا کە دەری ئەدا ئەو مرۆڤە مەسەلەن بۆ نمونە نەخۆشی شەکرە یەکێکە لەو نەخۆشیانەی کە هۆکارە بۆ ئەوەی بەرد زیاتر دروست بێ لەو مرۆڤانە نەخۆشی غودەی پاراسایرۆیدمان هەیە ئێمە کە مادەیەک ئەڕژێ کالیسیۆمێکی زۆر لە ئێسقانەکانەوە ڕائکێشەوە ئەی کاتە ناو گورچیلە و ناومیزەوە تەکەلوس دروستە بێ دائالملوک کە پێڵێن دائالملوک کە مادەی یوریک ئەسید خێی یوریک ئەسید زیادە بێت لە خوێنەوە زیاتر ئەپاڵێورێ بە گورچیلەوە ئەبێتە هۆکار بۆ لەو جۆرە بەردە هەندێک جاری ئیلتیهابات مرۆڤ هەیە ئیلتیهاباتی بە تایبەت لە ئافرەتانە بەهۆی ئیلتیهابی دووبارەوەی ڕاڕەوی میس هەندێک جۆری بەردی تایبەت دروست ئەبێ بۆ لەو کەسانەیە و بە دڵنیاییەوە زۆر نەخۆشی هەیە کە بۆ ماوەییە لە خێزانەکانە هەیە چەند کەسێک لە چەند ئەندامێکی خێزانەکە هەیەیان یاخود ئەو کەسانە لە مناڵیەوە زۆر لە مناڵیەوە لە سەرەتای ژیانیان و دووچاری باسەکرێت کەمی جوڵۆژ بۆ خۆی هۆکارێکە بە دڵنیاییەوە ئەگەر کەوتینە سەر بابەتی ئەو خۆپاراستن ئەتوانین باسی ئەو جوڵە کاکتۆر هەر لەسەر هۆکارەکانەوە کە جەنابەت باست کە جگەل لە کەمی ئاو یان بەرزی خوێ و هەندێک بابەتی دیکە کە گورچی لە خۆی دەریان قسێکی باو هەیە لە ناو هەندێک لە خەڵکا دەوترێت تەماتە زۆر خۆی باینجان زۆر خۆی ئەوانەی کە دەنکۆڵی وردیان هەیە دنکی وردیان هەیە وازن ئەمانش بەڕاستە بێتە بەردی گورچیلە بێجگەلەوانە چ خواردنێک هەیە بەهۆی ناوکەکەیەوە یان ئەو دەنکۆڵانی تایەتی بەڕاست ببێتە بەردی گورچیلە ڕاستە؟ بەڵێ خۆی بابەتەکە ڕاستە بەڵام ناتوانین تامیمی بکەین ناتوانین گشتگیری بکەین لەبەرەوەی ئەو جۆرەی با بڵێن جۆری بەردەکان کە دروستە بن زۆر جیاوازن لە یەک هەتا من زۆر نەخۆش کە دێتە لام ئەڵێ فڵان ئەم فڵان گیراوەیە هەیە لە ئینتەرنێتیان لە فەیسبووک یا لە فڵان شوێن ڕکلامی بۆ ئەکرێبی خۆم بۆ بەردەکەم باشە لە ڕاستیە بەردی گورچی لە جۆری زۆرە یعنی مادەی ئۆگزالێت
کالیسیۆم خۆی کاربۆنیت فۆسفیت یوریک ئەسید یان یوریت ئەمانە هەمووی سیستینمان هەیە ئەمانە هەمووی خوێن بە ڕێژەی جیاواز کە یەک ئەگرن ئەبنە جۆری جیاوازی برد ئەمە هیچ کام لەمانە یەک چارەسەری تەنهایی نییە هەرێکێ لەم بەردانە لە ترشی و تفتێکی تایبەتە زیاتر ئەنیشێن لە جۆرە خۆراکێکی تایبەتە خراپ ئەبن لەبەرەوە ئەبێ جیایکەینەوە ئەمە بۆ هەموو نەخۆشێکە بتوانین ڕێنمایی تەندروستی بینە لە ڕووی خۆراکەوە ئەبێ بەردەکەمان دەستکەوێ و ئەو بەردە فەحس بکەین بزانین جۆرەکەی چییە بە پێی ئەو جۆرە ئەتوانین ئێمە باسی خۆراکی لەگەڵکەین و باسی خواردنەکانی لەگەڵکەین کە خراپە ئەسڵی بۆ نونە تەماتە ئەو مادانی تایەتی باینجانی هەر خواردنێکی تر پەیوەندی بە جۆری پێگاتی با بڵین خۆراکەکەەوە یان ئەو نەکانی کەوتم نانە تۆوەکە نییە مەسەلە تۆوەکە نییە کە ئەو تۆ ببێ بەبرد بابەتەکە ئەوەیەکەوە زۆر خواردن هەیە کە ڕێژەیەکی زۆر خێ ئەگرێتە خۆ ئەو خوێیانە مرج نییە سوێر بێ ئەو خواردنە طبعاً پەیوەندی بەوە نییە ئێستا پرتەقاڵ کالیسیۆمی زۆر زۆرتیایە وایە مرج نییە ئەو میوەیە ئەو سەوزەیە سوێر بێ بۆی بڵێ خوێ چکە بەس تۆ کالیسیۆم کلۆراید دەکە خێ وایە بەزێمە کالیسیۆم سۆدیۆم مەگنیسیۆم توزام یوریک ئەنواع و ئەشکال خوێمان زۆر زۆرە لەو بابەتە گە بچینێ بابەتەکە قوڵە ئەوانە کە چڕبێتیایە کە زۆر بێ تۆش بە ڕێژەیەکی زۆر بی خۆی ئەو کەسە دووچاری ئەو کێشانەیەکە ئەوە لە بابەتی تەماتە و باینجان لە بابەتی ئۆگزالێتە زۆرە کە ڕێژەیەکی زۆری نەخۆشەکانمان ئێمە کالیسیۆم ئۆگزالێت لە 1970 لە جیهانە ڕەنگە لای ئەمە لە 1990 بێ بە حکمی و نەشتەرگەریانی کەین و ئێمە بەردەکە ئەناسینەوە تەنانەت وامان یعنی وای لاتۆ بە چاوی ژەی ناسینەوە بەڵام هەرە بێت تەحلیلی کەین کە بەردەکە زۆربەی کات کالیسیۆم ئۆگزالێتە نزیکەی 1990 و مادەی ئۆگزالێتیش لە قاوە لە چا لە بیپسی لە چوکلێت لەم بابەتانە زۆرە لە تەماتەوەکو جەنابەت وتت لە سپێناخ لە جەرجیر کە خەڵک زۆری خوا ئێستا لە بامیە ئەنەندانی هەیە بەڵام پەیوەندی بەدانەکەەوە نییە لەم بابەتانەیە زۆرەمان زۆرشەکان زۆر سەبارەت بە نیشانەکانی ئازارەکانی چۆن چۆنیە کەسێک چۆن جێ بکاتەوە لەوەی کە نەخۆشێکی دیکەنی و گورچیلەی هەبێت بەڵێ دیارە ئاز زۆربەی کات بەردی گورچیلە بێ هیچ نیشانەی نییە هەر بۆیە نەخۆشەکە یان دێت بەردێکی زۆری هەیە یان بەردێکی دەمیلیمی لە پڕەکەوێتە حالبی و ئەبێتە هۆکار بۆ ئازارێکی زۆر تەمان ئەم دەمیلیمە لە سەرەتا یەک بوو دوو بوو و سێ بوو و چوار پێی نەزانیوە برد لە دوو حاڵەت عادەتەن ئێش ئازار دووشی ئازارەکە یان بجوڵێ بێتە ڕاڕەوی میز کە ئەوە ئەبێتە هۆکاری گیرانی بۆری میزەکە گورچیلەکە تا ڕادەیەک ئاوسیان ئاو بەندە بێ یان میزەکە تایە ئەگیرێ ئەمەژە بێتە هۆی ئازارێکی زۆر زۆر لە کەلەکە نەخۆشەکە ڕەنگە دڵی تێکەڵ بێ بڕشێتەوە ئازارەکە کتوپڕە و نەخۆشەکە زۆر ئۆقرە ناگرێ ینی زۆر زۆر ئازارەکە بە شدەتە طبعاً پێویستی بە چارەسەرە بۆ ئەوی ئازارەکە نەمێنێ خۆی ینی لە خۆیەوە ئازارەکە چانابێتەوە هەندێک جاریش نا ئازار بەردەکە هەیە لە گورچیلەیە بەهۆی هەوکردنی دەوروبەری بەردەکە ئەبێ بە ئازارێکی کەمی درێژخایان لە کەلەکە ئەبێ بەهۆی تاو لەرزیان ئیلتیهابی ڕاڕەوینی زوو یان خوێن لە میزە ینی لە نیشانەکانن چۆن بزانین کەسێک بزانێت پێشەوەی بەردەکەی ئەگەر لە 2 ملیمە پێشەوەی بێتە 10 ملیم ئەو با بڵین فەحس و ئینانە چین کە نەخۆشێک بتوانێت پێشوەختە ئاگای لە گورچیلەی خۆی بێ بەڵێ دیارە بابەتی چەک ئەپی ساڵانە کە لەو وڵاتانە هەیە لە وڵاتە پێشکەوتوەکانە ئەوە شتێ بابەتێکی زۆر چاکە چونکە پرۆسەی دروستکردنی بەت لە زۆربەی حاڵەتەکانە کاتێکی درێژخایەنیەوێ کەم نییە کاتەکەی لەبەرەوە تۆ ساڵی جارێکیش چێک بکەی شتێکی خراپ نییە بە تایبەت لەو کەسانی کەەوە ئەو نەخۆشیانیان هەیە کەوتمان مەسەلەن خۆی شەکرەی هەیە دائیلملوکی هەیە هەستەکە پێشتر بەردی هەبوو و فڕیداوە لە خێزانەکەیە ئەندامێکی خێزانەکەی بەردروستەکە نەخۆشیەکی تری بۆ ماوەی گورچیلیانەیە ئەو کەسانی کە حەبی زەخت و حەبی میز ئەخۆن کە میز بکەن بۆ ئەوەی زەختیان دابەزێ ئەوانش معڕەزن بۆ ئەوی بەردیانە بێت ئەم کەسانە ئەگە ساڵی جارێک چێک بکەن زۆر چاکە ویش لە ڕێی طبعاً پزیشکی پسپۆڕۆ پرسیاری لێەکە فەحسی ئەکا ڕەنگە سۆنەرێکی بۆ بکە برد لە سەرتاوە لە 2-3 ملیم بەڕاستی تۆزێ زەحمەتە ئەستەمە بیبینین یان
ئینیکەین بەڵام لە ڕێی فەحسی میزیشەوە ئەگەر یەکێ لەو ڕەمڵانە کێمە پێڵێن ڕەمڵ هەر ئەو کلس و خەیانەیە کە ئەبێ بەبەرد ئەگەر زۆر دیارکەوێ لە میزەکەیە هەڵبەتە ئەتوانین کە پێشبینی بکەین ڕەنگە بەردروستکە چارەسەریە عیلاجە خۆپارێزی پێ زۆر جیاوازی هەیە لە نێوان ڕمڵ و بەردی گوچی یاخود ئازارەکەی جیاوازی هەیە زۆر جار کەسێک لەوانێ ڕمڵی شێبێت ئازارەکەی هاوشێوەی بەردی گوچی لێ ئەمە چۆن جیا بکرێت بەڵێ خۆی ڕمڵ ڕمڵ هەر ئەو مادەیەکەوە بەردەکە دروست بەزشتان نەبوو بەبەر ڕەنگە بوو بێ بە بەرد و خۆی تۆ مەسەلەن بۆ نمونە یوریک ئەسیدی زۆرە و کەسە بەردی دروست کردو و هەر بەردەوامە لە ئاستێکی بەرز لە یوریک ئەسید لە خوێنەکەیە هەندێکی لە میزەکە هەندێکی ئەنیشێ بە بەردەکەەوە گەورەتریەکە هەندێکی لە ڕێی میزەوە فڕێدرێ ئەم ڕەمڵە وەکوتم هەمان بابەتە زۆربەی جار نیشانەی نییە هەندێک جار ئەگەر ڕەمڵ درشت بێت زۆر ڕەنگە ناڕەحەتی بکە لە میزکردن ئەو کەسە زوو میزکە میزە چرکەیەکی هەبێت ئازارێک کێشەیەکی کەمی هەبێ ئەگینە ئازار و ژانی بەقووەت قەت دروست نابێت لە ڕۆی ڕمڵەوە لە ڕێی ڕمڵەوە باست لە ئاو کرد کە زۆر گرنگە بۆ یارمەتیدانی گورچیلە چ خواردنێک زۆر دژی گورچیلەیە کە ئێمە و بینەر و بیسەر ئاگادار بن و ینی زیاد لە پێویستی لێ نەخۆن خواردنێکێ دژی گورچیلە بێ طبعا ئێمە لە بابەتی بەردا قسە ئەەکەین لە بابەتی بەردا خواردنیە دژی گورچیلە بێ ئەو خواردنیە کە هەمانی خۆین و زۆرمان حەز لێیە خۆشی خواردنەوەیە چایە چای بەخستی بە زۆری زۆر خراپە بۆ لە برۆی وەکوتم ئێمە لە وڵاتی ئێمە جۆری بەردی کالیسیۆم ئۆکزالەیت زۆرە یعنی بەڕاستی زۆر ئەیبینین و وەکوتمان ئەمە بەڵانسێکە بینی ڕێژەی ئەو خێی خۆی ئەو مادانەی گورچیلە دروستیەکە بۆ ئەوەی ئەو خوێنە نیشێ ئایا ئێمە خۆمان ئەو مادانەمان کەمەکە مادەی ئۆکزالێت لە یەکجیا ئاکاتەوە نایڵێ پێکەوە بلکێ یاخود ئێمە چا زۆر ئەخۆین قاوە زۆر ئەخۆین ئێستا لەم دوایینە قاوەش باوی هەیە بیپسی و کۆلا هەموو لە ڕەشەکان زۆر دژن ئەتا خستیش بە خراپترە طبعا گۆشتەکان گۆشتی سوور تا ڕادەیەک پرۆتینێکی زۆرە وەجبەیەکی پرۆتینی زۆرەوە ئەبێ بە بارگرانی لەسەر گورچیلەکان ئەگەر کەسەکە زۆر بخوا و ڕۆژانە بیخوا هەم لە ڕووی خوێوە زۆرە هەم لە ڕووی پرۆتینەوە تۆزێک دژی گورچیلەیە پاقلەمەنیەکان هێلکە لە بابێک بارچە پرۆتینە طبعاً ئەمانە هەمووی ئەگەر بابەتی بەرد بڵێن ئەگە بابەتی لاوە سستی گورچیلە ئەوە لستێکی درێژ هەیە لەوانە شیر و بەربوومی شیر گۆشت و پاقلەمەنیەکان لۆدێکی زۆرە بیرمان نەچێت تەمەنەکان لە چه تەمەنێکا زیاتر ئەم کەسە لەوانێت تووشی بەردی گورچیلە بێت یاخود لە نێوان ڕەگەزەکانە جیاوازی هەیە جیاوازیەکی کەم هەیە 1:1.5 با بڵێن بۆ بینی ئافرەت و پیاو لە تەمەنەکانە بۆ ماوەیەکان لە مناڵا هەیە بەڵام حاڵەتێکی کەمە لە زۆر پیرا کەمە زیاتر لە گەنج بۆ تەمەنی مدڵ ئەیجیانی بەڵێ پێش 6 ساڵی لەو تەمەنەیە زیاترە چینە ینی کۆتا پرسیار بە کورتی چارەسەریەکان و خۆپاراستنەکان بە سەریعی چارەسەریەکان لە ڕووی زانینی ژمارەی بەردەکە قەبارەی بەردەکە و ئایا لە چه ئاستێکایە بەردەکە با بڵێن بێدەنگە یاخود ئازاروژانێکی زۆرە جۆری بەردەکە هەندێک بەرد هەیە زۆر ڕقا ئێمە ناتوانین با بڵێ ئامێرێکمان هەیە پێڵێ ئامێری بەدشکانن کە نەخۆشەکە تەنها پاڵەکەوێت لەسەر ئامێرەکە و شەپۆلێکی دەنگی دێ لە تەرکی زەکریا خود ئاراستەی بەردەکە ئەکرێ بۆی بیشکێنێ هەموو کەسێ گونجاو نییە بۆ ئەم حاڵەتە هەموو بەردێ گونجاو نییە ئەگە بچووک بێت یەکدانە بێت و چڕ نەبێت زۆر ئەتوانین ئەوەی بۆ بەکاربێنین ئەگەر لە مواسەفاتە دەرچێ ئێمە نەشتەرگەریمان هەیە خۆشبەختانە ئەمڕۆ لە کوردستان با بڵێن لە هەموو شارەکانی کوردستان بەهۆی ئەو پێشکەوتنی کە لەو ماوەی پێشودا ڕوویدا زۆر پێشەنگین لە بابەتی نەشتەرگەری گورچیلە ئەوانەوە ناخۆشەکان تەنانەت لە دەرەوەی شارەکانی کوردستانیش سەردانمانەکەن لە ڕێی چەند ئامێرێکی نازوورەوە ئێمە نازوورمان هەیە لە ڕاڕەوی میزەوە ئەچینە بۆری میز و لەوێ بەردەشتێنین نازوورمان هەیە کە نازووری نەرمی پێڵین کە ئەو نازوورە کۆتاکەی نەرمە ئەسڕێت بە هەموو ژوورەکانی گورچیلەوە ئەتوانێت لە هەر چۆبێ بەردەکە لە ڕێی
ئامێری لەیزەری تایبەتەوە بیشکێنێ ئەگە بەردەکە زۆر گەورە بیان بەشێکی زۆری گورچی لێ گرت بێتەوە ڕەنگە بتوانین لە ڕێی کەلەکەوە کونێک یان چەند کونێ بکەین و بچینە ناو حوزی گورچیلەوە بە هەمان شێوە بەردەکان بشکێنین و پارچەکانی دەربێنین و فەحسیکەین و ئەوە سەبارەت بە دەرمان وەکو دەرمانیش ئەو دەرمانانەی کە هەن بریتین لەو دەرمانانەی کەوا ئەو مادەیە ئەدا بە گورچیلە کە نایەڵێ بەرت بلکێ بەیەکەوە و ئەو دەرمانانی کەوا دەستکاری pH یاخود ترشی و تفتی میز ئەکا بۆ ئەوەی ئەو خیانە نەلکێن زۆر باشە سەبارەت بە خۆپارێزیەکان زۆر جار پسپۆرانی وەکو جەناب ئاماژە بەوە دەکەن کە گرنگە شەوان زیاتر شلەمەنیەکان بخورێ بۆ پێی کە زیاتر خوێ و بابەتەکان زایەکانە نیشێت زیاتر لەوانێت بێتەوەی بەردی گوچیلەمە تا چەند ڕاستە بۆی کە ئێمە زیاتر لە شەوانە گرنگی بدەین بە بابەتە شلەمەنیەکان بەڵێ خۆی لەو کاتێک کە ڕۆژە دوو لە سەرسەی شلەمەنیەکانت بخۆی ئەو کاتێک کە تاریکە بێ دنیا بەڵێن ڕۆژاوا بێ یەک لە سەرسەی ئەو شلەمەنیانی خۆی لە 24 ساعاتەکەیە لەو کاتەیە بێ خۆیەوە بۆ مرۆڤێکی گەورە باڵێن لە ئافرەتا لیتر و نیمێ زۆر باشە لە پیاوە 2 لیتر زۆر باشەوە لە هاوینە لە گەرمایەکی زۆرە توانی 300 بۆ 500 سیسی ئەکسترا زیاتر بخۆی بۆ ئەوەی ڕێژەی ئاولێجان زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر سامان ئەنوەر پسپۆری نەشتەرگەری گورچیلە و کۆندامی میز و نەزۆکی پیاوانی خۆ بەخێر بێت.